ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ یەکێکە لەو ئامادە پیشەسازیانە کە ساڵانە خوێندکاران لە قۆناغی نوێی بنەڕەتیوە ڕووی تێدەکەن، بەڵام بەهۆی گرنگی نەدان بە کشتتوکاڵ و جۆرەکانی بۆتە هۆی کەمبوونەوەی خواستی خوێندکاران بۆ خوێندنی پیشەیی. ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆش چەند بەشێک لە خۆت ئەگرێت، ئەوانیش بەشەکانی ڕۆکی جوان و پیشەسازی خۆراک و بەروبوومی ئاژەڵی و چەند بەشێکی دیکە کە خوێندکاران بە شێوەیەکی پراکتیکی ڕادەهێنرێن لە سەروانەکان. هەندێک لەو مامۆستا و کارگوزارانەی کە لەوێ کار دەکەن وەک خۆشەویستیە بۆ کارەکەیان خۆبەخشانە کار دەکەن و سوود بە ئامادەیەکە و خوێندکارانیش دەگەێنن. مێژووی دامەزراندنی ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 57. ئەم ئامادەیە سەرەتای دامەزراندنی بەشێکی زۆر و ژمارەیەکی بەرچاوی خوێندکاری وەرگرتووە لە ساڵانی سەرەتای دامەزراندنیە. بەڵام لە ئێستادا خواست لەسەر خوێندنی پیشەیی تا بێ بەرەو پوکانەوە ئەچێ لەبەر ئەوەی خوێندنگای حکومی و خوێندنگای ئەهلی جێگای بە خوێندنگا حکومیەکان لێش کردووە و هەروەها خوێندنگا ئەکادیمیەکان زیاتر خواستیان لەسرە لەبەر ئەوەی ئەو خوێندکارانی کە لەلای ئێمە وەرەگیرێن و قبول ئەکرێن بە ژمارەی پەنجەکانی دەزەژمێرێن و تەنها یەکەم و دووەمەکانمان لە زانکۆ و پەیمانگەکانە وەرەگیرن. خوێندکارانی هەر قۆناغێکی تری ئامادەیەکانی تر تەماشاکەی بە نمرەیەکی زۆر نزمیشەوە بێ نزمترین پەیمانگاش بێ قبوڵیەکە، بەڵام ئێمە یەکەمەکانمان پلە باڵاکانمان لە پەیمانگا وەرەگیرێ ئەو پەیمانگانەی کە لە خوێندنگا ئاکادیمیەکانە زۆر بە پلەی نزم وەرەگیرن. ئەمە وای کردووە خواست لەسەر خوێندنگار و خوێندنگا پیشەیەکان کەم بێتەوە و ژمارەی ئەو خوێندکارانی کێنە لا ئێمە کەمتر بێتەوە. ئەم ئامادەیە لە ئێستادا سێ بەشی گرنگی سەرەکی پێگاتووە. بەشی بەروبوومی ڕۆکیمان هەیە کە بۆ خۆی چەند لقێکی لێ بێتەوە، ڕۆکی جوانیمان هەیە، بەشی زیینەمان هەیە، بەشی ڕۆکەدا پۆشراوەکانمان هەیە، بەیتە پلاستیکیەکان پاشان بەشی بەروبوومی دانەوێڵە و شەتڵگامان هەیە. بەشێکی ترمان هەیە بەشی بەروبوومی ئاژەڵی کە پیشانی جەنابتانمە بینیتان بەشی بەروبوومی ئاژەڵی تەنها لە ئێستادا چەند ژمارەیەکی بەرچاو کەم ئاژەڵمان هەیە، هەروەها بەشی ئامێرەکانمان هەیە کە مامۆستا محەموود لێ پرساوی ئەو بەشەیە. بەشی ئامێرەکان هەڵەسێ بە دابینکردنی کەرەستە و ئامێری پێویست بۆ خزمەتە کشتتوکاڵیەکان هەر لە کێڵانەوە هەتا دروێنەکردنی بەرهەمەکان. ئەم بەشە بەشێکی کارایە لە خوێندنگاکە لەبەر ئەوەی جیاواز لە ئیشەکانی خۆیان جیاواز لە ئیشەکانی بەرهەم و بەرهەمێنان هەڵئەسن بە ئیدامە و سیانەکردنی کارەبا و ئاو و دەستگاکانی تری خوێندنگاکە. ئەمما بەگشتی خوێندنگاکەمان ئەم بەشە سەرەکیانە بوو و مامەساکانمان بەردەوام لە کێڵگەکانە بە شێوەی پراکتیکی خوێندکاران حەقلی مشاهداتمان هەیە، زەویەکی زۆر لە بەردەستمانایە، وەکو بینیتان مامەساکانمان چالاکانە لەگەڵ خوێندکارەکانمانە هەردوو لا بە ڕۆحێکی بنیادنەرانەوە بە ڕۆحێکی خۆشەویستی ژینگەوە بە ڕۆحێک کە هەمومان ئیش بۆ ڕواندنی گوڵ و خزمەتکردنی ئەم ژینگەی کوردستانە ئەەکەین کار ئەەکەین بەر لەوەی کە بەواجبێک و بە ئەرکێکی حکومی بزانین. ئەم بەشی زیینەیە ساڵانە داهاتی هەیە، هەم وەکو وانەی فێرکاری بۆ خوێندکارەکان، هەم وەکو پرۆژەش ئیشی تیاکرێت. خوێندکارەکان لە هەموو مەرحەلەکانە 10 و 11 و 12 هێن وانەکاریەکان لێرە ئەخوێنن، بەدەستی خۆیان قەڵەمەکانەکەن بە ڕێگەی تۆ بێ قەڵەم بێ پێین ئامادەکردن بێ دانانی ئینجانە بێ زیادکردنی بەرهەم بێ لەم بەشە ئیشەکەن. ئەمە بەشی مشتریاتمان هەیە، ئەوان مەسن چیمان پێویست بێ داواکەین ئینجانە بێ پەینی ئەندامی بێ هۆرمۆنات هۆرمۆنی زیادکردنی ڕێک بێ ئەوان بۆمانێنن بە پێوە بەرهەمەکانیشمان بە پێی وەرزە گۆڵێ زیاتر گوڵی جوانکاریە و گوڵی باخچەکانە. لە هەر سێ مەرحەلەکە ئێستا پۆلی 10 و 11 و 12 لەوانەکاریەکانە لێرە بێ ئیشکەن. ئەم بەشەیەشەکە لە بەشە گرنگەکانی ئامادەیەکەمان کە زۆربەی کارە کشتتوکاڵیەکان و چاکردنی بەشی ئا و بەشی کارەبا زۆربەی لێرە ئێمە چاکەکەین و ڕاڵی بۆکەین لە سێ قۆناغیشە ئێمە هەر لە پۆلی 10 هەتا 11 و 12 لێرە ئێمە خوێندکاران فێری وانەی پراکتیکی و وانەی نەزەریەکان لێرە خوێنرێت.
هەچ کارێک ببێ لە ئامادەیەکەمان ئێمە لێرەوە چ خۆم وەکو سەرۆک باش چ کرێکارەکان مامۆساکان لێرەوە کارە کشوکاڵەکان بە هەرەوزی بەکارێنین. کۆمەڵی ئامێر هەیە لێرە یەکێک لەوانە کە ئامێرە کشتتوکاڵیەکان کە کێڵانە دروێنەیە هەروە ئامێرەکانی پاچە کۆڵەکردنە شیکردنەوەیە ئەمانە هەمومان هەیە هەروەها چی بەشێکمان هەیە کە چییە بەشی دروێنەیە هەروە لێرەوە لە حیمکاری ژەکەین ئامێری لە حیمکردنیشمان هەیە کە لێرەوە بەکارێن بەڵێ زۆر کەم و کورتیمان هەیە لە ڕووی بیناوە لە ڕووی نەبوونی ئامێرەوە کە زۆر گرنگە بۆ ئەوەی کە خوێندکارەکانمان فێرکەین. زۆر خۆشحاڵم کە لێرە داوام ئەەکەم جگەی شانازیە بۆ من چونکە بەشێکی تایبەتە بە ژینگەوە ڕۆژانە ئێمە لێرە ئیش ئەەکەین زۆر خۆشە لە بروی ئێمە لەگەڵ گوڵات تەحاملەکەین ئەوە شتێکی باشە بۆ ئێمە چونکە ئەتوانین ژینگەی پێبارێزین ئەوەی تر ژینگەمان خۆش بێت لێرە چەند جۆرێ گوڵ ئەڕوێنین و لەگەڵ ئەوانەیە پاکیان ئەەکەینەوە ئەگەر بژاریان هەبێت یان هەر جۆرێک لە ئەو ڕوەکانی کە نەخوازراون لێرە ئەڕوێن ئێمە لایەن ئەبین بۆیە ئەو گوڵانە زیاد بکات کە ئێمە ڕواندومانە و لێرە هەم مامۆساکانمان وەکو هاوڕێن لەگەڵمانە هەم زۆر یارمەتیمان ئێن لە ئیشەکانمانە زۆر سپاسیان ئەەکەم دەستخۆشیان لێکە. من وەکو مامۆستایەکی کشتتوکاڵی لێرە لەم بەشە ئیش ئەەکەم. سەرەتا خوێندکارانمان لە پۆلی نۆیەن بۆ ئێرە واتە ئێرە پۆلیدا لە پۆلی دەوە هەڵ ئەسن بە ئیشکردنی ئەمەلی و لەگەڵیشە وانەی نەزەڕی و قەڵەمکردن و شەتڵ و چەنەها جۆرا و جۆر گوڵ ئەڕوێنرێ و ڕۆژانە بۆ ماوەی 2 بۆ 3 کاتژمێر خوێندکارەکانمان لێرە ئیشەکەن لەگەڵیشە دەرسی یاخودوانەی نەزەڕی ئەخوێنرێ هەنێ دەرسوانەی ئەمەلی نییە لەبەرەوەی دەرسی ئەکادمیشیان هەیە بۆ نمونە عەرەبی ئینگلیزی کوردی ئەوە وانەی خۆیان ئەخوێنن نایەنە ئێرە بەڵام وانەی کشتتوکاڵیەکان تر هەفتانە 4 دەرسی ئەمەلیان هەیە ئەگەر پێش ئەمە پێشانگاکە زیاترێکە دەرسی ئەمەلیان ئێستا بۆ نمونە ئەمڕۆ من دەرس ناڵێمەوە تەنها هاتوون بۆێرە بۆەوەی تەلەبەکان و خۆمان ئیش لەسەر شەتڵگە بکەین ئەم ساڵیش ئیشەڵڵا بەم نزیکانە بە تەماین پێشانگایەک بکەینەوە بۆ خوێندکاران. ئەم بەشە بەشێکی تری ئەو بەشانەیە کە لە خوێندرگاکەمانەیە پێوتێ بەشی دەواژن. ئەم بەشە ساڵانی پێشتر نزیکەی 2000 تا 4000 مریشکی تیا بەخێو کرا و خراوەتە بازاڕەوە. لەم بەشەدا خوێندکار و مامۆسا پێکەوە هاریکاری بۆ هەرەوەزی ئەەکەن لە پرۆژەکاندا بۆ پێگەیاندنی مریشکی گۆشت و خستنە بازاڕی بەرهەمەکەی. بەڵام لەبەر ئەوەی ئەم بەشەمان بە تایبەت بۆ دەواجن بۆ بەخێوکردنی مریشک دروست نەکراوە و هەروەها کەوتوتە ناو شوێنێکی نیشتەجێبوونەوە و زەویەکانی هەمووی وەگەبینن لە لای بەڕێستان زەویەکانمان هەمووی داچووە ئەگەر لەو ناوچانە مامۆسا محەممە و ئەزانێ یەکێکە لە مامۆسا دێرینەکانی ئەم خوێندرگایە داچووە زەویەکانی کە داچوو ئاویتی ئاوەسێ مەرجی صحییان مەرجی تەندروستیان نەماوە لەبەر ئەوە ئەم بەشە تا لە ئێستادا هەڵپەسێرا و ناتوانین مریشکی تیا بەخێو بکەین. ئەم پرۆژەیە ساڵانە چەندەها تەن گەنمە خەینە بازاڕەوە بۆ نمونە ساڵی پار و نزیکەی 130 تەن گەنممان خستۆتە خەزێنەی دەوڵەتەوە پارەکەی خراوەتە خەزێنەی دەوڵەتەوە و پاشتر بە پێ ڕێنمایەکان دابەش کراوە بەسەر ئەندامانی بەشدار بووە.
ئێمە خوێندکارانی بەشی پەروەردەی ئاژەڵین و بەویستی خۆمان ئەم بەشەمان هەڵبژاردووە لێرە وانەکان بە نەزەری و بە عملی فێر ئەبین زۆر کات چوونە دەرەوەمان هەیە بۆ ئەو شوێنانەی کە تایبەتە بە بەشەکەی خۆمان و ئەم بەشەی کە ئێمە هەڵمان بژاردووە لە ڕووی هەم بۆ داهاتوومان باشترە و ئەرزانین بەشێکی زۆر گرنگە بۆ وڵاتەکەمان. بەم شێوە هاتینە کۆتایی بەسەرکردنەوەی ئەم جارەشمان تا ناوەندێکی تری خوێندن پێتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ.